بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتان نەگەینەوە. بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین بۆچی خزمەتگوزاری لە نەخۆشخانە حکوومیەکان پێشگوێ خراوە. زیاتر بایەخ بە نەخۆشخانە ئەهلیەکان دەدرێت، واتە کەرتی تایبەت ئەو نەخۆشخانانەی کە لە هەرێمی کوردستان هەن بەشێکیان ئیستیغلالی خەڵکەکەن، بەشێکیان ئیستیغلالی نەخۆشەکەن، تەنانەت دوای مردنی نەخۆشیش واز لە کەسوکارەکەی ناهێنن، داوای پارەیەکی زۆرەکەن تەنانەت بۆ دەرکردنی تەرمەکەی. زۆر جارە بینین لە نەخۆشخانە ئەهلیەکان دەرزی ئێکسپایر بەکاردێ بەرامبەر بە نەخۆشێک تووشی ئەوە ئەبێ کە چاوەکانی لەدەست بدا یاخود ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی لەدەست بدا. زۆر جار ئەبینین لە خەستەخانە ئەهلیەکان پشکنینێک بۆ نمونە ئەنجام ئەدرێ، دوای ئەوە پارەیەکی زۆر لە هاوڵاتی وەرەگیرێ بەرامبەر بە خزمەتگوزاری و ئەوەی کە خزمەتگوزاریەکانیان گرانە. ئەمانە هەمووی کۆمەڵێک تەورن قسەیان لەسەر ئەکرێ ئەمڕۆ لە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک. بۆ ئەوەی زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین، ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن. مام جەوهەر لە کۆیەوە وەرەگرم. کاکە شەو باش چۆنی بەرز. هەموو کاتت باش مام جەوهەر، زۆر سوپاس. بەرنامە زۆر جوانە، زۆری هەڵدەگری، حەز دەکەم ڕاعەتم بکەیت. فەرموو. جارێ با نمونە لەسەر شاری کوێ بینینەوە. بەڵێ. کۆیە سەردەمی بەعەد 100 حەساری لەسەر بوو. ئێستا هەمان حەساری لەسەرە. ماشەڵڵا پڕە لە پیاوی زانا و ماقولەیە کە خۆی بە خاوەنی ئەو شارەی دانانێ. لەو ڕۆژانە شتێکم زانێ حەز دەکەم بە حکوومەت تێدا بتەوە ئەگەر ئەو شتە ڕاستە غەدر لە شاری کوێ دەکرێت. چەند دکتۆری پسپۆر و چاک لەناو خەستەخانەی کوێیە خۆیان نەقل کردیان بۆ زانکۆی و چەند دکتۆری جدانمان هەبوو لە کۆیە هەمووی سات پێن دکتۆری تێدا نەمایە. بەڵێ. ئەرێ دەنابێ قایم بەڕێز، ئەرێ بەڕێز ئێچێتی نیشتیمانی کوردستان کە خۆت بە خاوەنی ئەو شارەی دادنەی جارە گلەی لە پارتی ناکەم. ئەرێ دەنابینا ڕۆژێک چەرخانتان نەکرد سەردانی یەکێک شارەکانی کوردستان بکەن لە نزیکەنەوە بزانێت جێر و گرفتەکانی خەستەخانەکان چۆنە. ئەمەلیاتان کردە پارە، دکتۆری تمامی پێنادا، لە عیادەکەی خۆی هەموو شتەیە دەیە بتەوێن دەرێ. ئەرێ بەڕێز دکتۆر مردن نییە، ئەرێ ئەوەی لە هەولێرە ڕوویدا کابرا مردیە سواڵیان لۆ کردێ پارەیان لۆ خڕکردەوە. ئەرێ دەنابی دکتۆر بە چ ویژدانە چاو مەیتەت هەدەست کرد بوو دەگوەرد پارەی نایدەمەوە ئەدێ توش نامری. ئەرێ سەرکردە بەڕێزەکان 2000 سەرکردە لەو کوردستانەیە وەرە پێم برێ ئەنگۆ ماناتان تێ لەو کوردستانی بەسەوەی ئازان لە غورفەکان خۆتان مار بکەن و قسەی قەرەوەی بکەن گلەی و گازانە لە یەکتر بکەن و میلەتەکەشتان بەرەڵا کردیە هەموو تا کردتە دوژمنیەک. ئەرێ دەنابی کارەبا ژیرەکەتی ناکۆیە، ئاوی ژیرەکەتی ناکۆیە، وەرە کارەبایەکەشت بەکەلت نایە دوو ڕۆژە دیکە سەعاتێکی لێ دەدەی بە کارتی وەکو کارتی مۆبایلیش دەکا. لۆ نایە سەعاتیش دە بەسەرەکان بخەن لە ڕێ چەند دەڕوا و چەندێ ئەوەش پارەی لێوەرگرن. ئەرە وەرە پێم برێ هەزاران شەهید و ئەنفال و ئەو هەمە شۆرسا بەس پێناوی جیرفان و پلە و پایە و قەسر و قوسەرەکانی خۆتان و سیارە و تیارەکانتان بوو دەچە وڵاتان بەدرۆ خۆتان هەردەچێستن و بەڵام ئاگاستان لە میلەت نییە. ئەرێ پارتی دیموکراتی کوردستان لەگەر یەکێتی 30 ساڵە حکومڕانی دەکەن، لە ئاخیری ئەو پشتی شێریش بەبەر ئەو گۆڕانەی دەکەوی ئەوەی پێشترش حکومڕانی کردێ لەو کوردستانی پشتی شێری بەبەر دەکەوی. بەڵێ مام جەوهەر، سوپاس دەکەم مام جەوهەر، دەستەکانت خۆش بێ. کاک سامان لەسەر هێڵە لە سلێمانیەوە. کاک سامان وەرەگرم. کاک سامان. ئەلو. بەڵێ کاک سامانجان، ئەم کاتتان باش؟ هەموو کاتت باش. زۆر سپاس بەڕێزی کاک محەممەد. کاک محەممەد جان، بەڕاستی بۆچی خزمەتگوزاری لە نەخۆشخانە حکوومیەکان جۆ خراوە نیە؟ بەڵێ. تەوەرەکەتان ئەوەیە؟ بەڵێ بەڵێ. خۆی بەڕاستی ڕێژەی دانیشتوانی خەڵک لە هەموو جیهان زیادی کردووە. خەستەخانەی حکومی هیچ وڵاتێک ناتوانێت
100% دابینی خزمەتگوزاری نەخۆشەکان بکات لە وڵاتە پێشکەوتوەکانیش سیستەمی ئەهلی نەخۆشخانەی ئەهلی هەر هەیە بوونی هەیە لە یابانش هەیە لە وڵاتە هەژارەکانیش هەیە بەڕاستی خەستان حکومەکانش کەمیان نەکردووە و ئێستاش هەر خزمەت ئەکەن من بۆ خۆم لە بەشێکم لە پەیوەندیم بە خەستەخانەکانەوەیە بەشێکمان هەیە نەخۆشی زۆر شوێن و جێگا دێتە لای ئێمە هەم حکومی تایە ئەهلیشی تایە حکومەکانش دەستی باڵانێ لە خزمەتگوزاری نەخۆشخانەکان من مشاهدی ئەوە ئەدەم ڕۆژانە ئەگەر بیست مراجعمان بۆ بێ 5-6 خەستخانە حکومەکانە باشەکەی ئەوانەی کە ئەخوان ئەچن بۆ ئەهلیەکان ئەمە یەک دوو ئەم پیاوەی ئێستا پێش من قسەی کردایم ئاوی ڕەشی پێەیە بۆ ئەم وڵاتە کابرایەکی زۆر ڕۆژ بینە لە بەرنامەکەی پێشووترتان بانگەوازێک کرد بە زمانی عەرەبی بۆ هاتنەوەی حکمی بەغدا بۆ هەرێمی کوردستان باشە خۆ ئەم سیستەمە و ئەم وڵاتی ئێمە ئێستا و مام جەوهەرەکە کە بە ئازادی قساکا و کەناڵی ئێوەش هەیە ئەگەر ئەوان بێنەوە ئێوە ناتوانن ئەم کەناڵەتانە بێ ئەوش نامێنێ بە ناوی باشە بەزما من پرسیارێک محەممەد بۆمان هەیە ڕخنە بگرین بە تاکید بەس پرسیارێکەکەم زەحمەت نەبێ ئەگەر گوێبیستی دەنگی من بی مادام جەنابەت لە کەرتی تەندروستی کارەکەی من پرسیارێکەکەم ئەو ڕووخوڵقەی دکتۆرە بەڕێزەکان تەمەن بەشێکیان هەمویان نا یان ئەو پزیشکە بەڕێزانە یاخود ئەو ستافە بەڕێزەی کە لە خەستەخانە حکوومیەکان کارەکەن کە بەیانیان نەخۆش سەردانیان ئەکا هەمان ڕویان هەیە لەگەڵ نەخۆش وەک ئێوارە کە سەردانی عیادە تایبەتەکان ئەکا هەمان خزمەتگوزاریان پێشکەشەکرێ هەمان خزمەتگوزاری لە حکومی و بڵێن جیاوازی هەیە لە بینی حکومی و ئەهلیەکە یان نا بە ویژدانەوە ئەگەر وەڵامم بیتەوە بە ویژدانەوە وەڵامت ئەدەمەوە جیاوازی هەیە ئێمەش گلەی و گازاندامان هەیە بەڵام ئینسان بنیەتی ئینسان وایە زیاتر بەلای تومۆحی دنیایەوەیە ئەو کارمەندەی کە لە خەستخانە حکومیەکەیە ئینسانە تومۆحی دنیایی هەیە بەڵام دوجار ئەو کارمەندەش موچەوەر ئەگرێ پێشوازی لە نەخۆشەکان من لەگەڵتم لەوەیانە وایە ئەویش بەڵێ بێگومان ئەویش موچەوەر ئەگرێ ئەو کارمەندەیش ئەبێ بەپێی ئەو موچەی خۆی دەوامی خۆی و کاری خۆی وەکو خۆی جێبەجێ بکە من سوپاسی جەنابە دەکەم ئەگەر ڕێگە بین کاک محەممەد لە دووس خوورماتوە ئەویش لەسەر هێڵە دەمێکە من مەمنونم سوپاس بۆ تەلەفۆنەکەت دەست خۆش بێ فەرموو ئێوە ڕێگا مەدەن بە تەشیرکردن بە هەرێمی کوردستان کەسێکی کە دوای مەڵەن خۆت بەرپرسیاری ئێوەش بەرپرسیارن کەسێ تەشیرەکە ئێمە وڵاتێک ڕووبارێ خوێنمان داوە لە ئەنفال لە شەی لە کیمیاباران لە دێسووتان لە دێڕوخان مناڵی ناو بێسوود کوژراوە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە ئێمە ئەنفال تۆ ئەگەر ئیژنەکەی غەڵەتیش ناکەی هەڵەیان هەیە دەست خۆش ئێمە ئەڵێن ئەو خەڵکە داما و ڕەش و ڕوتە کردوێتی ئێستا ئەمان ئەیخۆن ئەمان هاتوونەتە سەر حازری ئێمە باسی نیزامێکی ناعەدالەت و نادادپەروەر ئەەکەین باسی قەوارەیەک ناکەین باسی هەرێم ناکەین کە سوپاس بۆخوا تا ئەندازەیەک ینی ئەکرێ بڵێن لە زۆر شوێنی تر باشترین بەڵام لە خراپترینی ئەم دنیاە خراپترین ینی خراپ هەیە و خراپتر هەیە ئێمە زۆر خراپترین لە هەندێک ڕۆ لە هەندێک خزمەتگوزاریەوە لە بەدەمەوە هاتنی حکوومەت بۆ کێشە و گرفتەکان یعنی شارێکی وەکو هەولێر غەرقە بێ لە ئاو دوجار حکوومەتی عێراق دێ 2 ملیار دینارە هێنێ و وەکو قەرەبوودا بەشێکا بەسەر هاوڵاتیانە ئەی ئەم حکوومەتەی خۆمان ڕۆژ ئەبێتەوە نەوت ئەفرۆشێ هەتا وەکو ئێوارە خەریکی نەوت فرۆشتن و گاز و بەنزین فرۆشتنە ئاودیوەکە بۆ سنوورەکان بە شێوەی قاچاق ئەم هەموو پارە و داهاتە نەدا بە هاوڵاتیەکانی لە کاتی زەرەر و زیان کە بەروڵات ئەکەوێ ئەی ئیشی ئەم حکوومەتە چییە؟ جاخۆ ئەو کاتە منیش حکوومەتداریم پێ ئەکرێت تۆش بۆت ئەکرێ هەمومان بۆمان ئەکرێ ئێمە باسی سیستمێکی سەقەت ئەەکەین لەلایەن دوو ئیدارەوە دوو دەسەڵاتی جیاوازەوە کە دوو ئیدارەی جیاواز بەڕێوەی ئەبا قسەکەمان لەسەر ئەو گرفتانەیە بەڕاستی
سپاس دەکەم کاک محەممەد لە دوو سخورماتەوە وەرەگرم. کاک محەممەد عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک محەممەد جان داوای لێبوردنەکەم براکەم من لە خزمەتی جەنابتان فەرموو. والله كاك محمود من كم خير يعني سنة برنامج في لملاتا سنة قصوتي قناعته ما يستودي مين سهرنا مشاني برنامج قد بوشي خدمة جزاري لنا خصانا حكومي كان تشتغل خير ما قناعته ما هرب بقول أو نام مشان غلط زين هو ولا ملاتا بتهنتي كذي فاتي حكومة جاي تفو حكومة راني شيء قري شيء أو أنا دي إدارية جاي كذي لا يفاتي بقناعات من يجلس كان فوزي والله يجي فاتي بقول عن عياني بقول عن عياني يعني حزب كان تمشي عن كذا بونو من الديكور سووا حزب جوجو كوم وجوجو وجو حزب كان يمكن حتى دي توبر إنما أنا رزين بقول لهم مواضيع عربية حكومة عربية النبي يجي فينا عادي تتحاب يعني توقف كذا ما كان كاك محمود تو 2 ساعات 6 ساعات بدأ برنامج هذا يعني قصة في كذا حاجة قوري بس حزب كان فتيات جاوب لي والله شت هي قراوة كاك محمد لا زين شونا كاك محمود يعني شتي وشوفي شنية يا ملا مواضيع شتي جورة مانية يا ما زين شونا كاك محمود جان اما بونو من لملاته بونو بعضی اسلامی گانا که اسلامی گان باش مدبر باش كيوتشار طائفه باش جان او كومور يقولوا منافذ حكومه كان باش كان تريشيه بونو من ما خليليات برضو كردوها عليه بس مسقوط عن نيوز بكو حق بس سياستونه ما واقعيه باش تري دريوش وكابرا وتي شمس قام مشغول ونازان شيء حق بس سياستونه وم لملاته اوا قران كاري كان ما قناعته ما حج ميليشيا وهاري نبي هيج بيش معنا إذا ما تابع يعني خصوصا حاجة يصب برنامج جديد إذا تابع يعني برنامج لسرم حكومة وكلا سري يجي بعدك إيش قيمتي مقابر هالأوانية كمان الانتخابات لفارداري هالأوانية كمان خاصة أنا ينقوي أنا دار وبدين قوي أنا تو وكبونا منا زمان بعد كوم الله ملاته لا ملاته لشاري جوك سليمان لشاري جوك أوليرا هزار مثلا حد يجيب ثاني بقى بدنا خوشخانية كاكا فهاري نية بأخوي جورا تو حزب ديوانا روى الريوة تو إذا لو كان الله حرب صدق واستقاء وفاوة وقمرانية أو ناقري تصاصر هوا برا حديث يجيب فعبي براغوريا ملاطن تتياني شخوش بيه لبروي بيه زانا خلص كيما دان شو بقصا ملاطن عقوري فارا ويهيز بيه حكومة بيه دستكانت خوش بكاك محمد جان كاك محمد أنا آخر خطامات كيوش برا وكو يجيب فاردي سنوري قد بيري نفسي بيه أو نايتي زي بو خراوة تو بيوا بو خدمة كردن إذا أما ولاتا يا تعب يعني بيجا خدمة جزاري وديمقراطي ونازان انتي حكومة نية والله برامي بيش دست خوش بيا خواست سپاس دەکەم ئەچمە لای باوکی محەممەد لە سۆرانەوە. هەلۆ بەڵێ باوکی محەممەد. ئەلۆ باشی باوکی محەممەد سپاس دەکەم. گیانەکەم سپاس دەکەم الحەمدوللیله. محەممەد کاک محەممەد تەوارەکە لەسەر نەخۆشخانەیە. بەڵێ باسی نەخۆشخانەی حکومی و ئەهلیەکەین. باشە پرسیارێکمەیە دەستخۆشلەمان زۆر دەکەم کە قسە جوانانم کردی بەس باوکەویتن یعنی زمانی خۆی زمانی حکومەت نەکمەکەی بە پارە هەبوو نەخستخانەی بە پارە هەبوو یعنی هەموو وڵات لێدابەوە نەبوو یعنی لەسەراتە و داهاتە زۆرش یعنی بێمەعنایە ڕاستی ئێستا بەخۆم پێی تەڵەبە من نازانم بخۆش 150,000 کەماندامیە یعنی چۆن ئەو وڵاتی بەڕێکێنەوە. بەڵێ باوکی محەممەد ئێستا جەنابەت حتمما سەردانی نەخۆشخانە ئەهلیەکانت کردووە وایە؟ لە نەخۆشخانە ئەهلیەکان ئەو خزمەتگوزاریی کە پێشکەش دەکرێ تەبەن بەو پارەی کە خۆت دەیدی هەمان ئەو خزمەتگوزاریە کە لە خەستەخانە حکوومیەکان نەکرێ؟ بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ تۆش باوکی محەممەد. دەچمە لای باوکی ئەنەس لە دوو سخورماتەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. موفق ببراي جان سپاس دەکەم مەمنونم. باسی نەخۆشخانەی حکومیەکەی بۆ تەسمانی کەنادرێ. بەڵێ. محەممەد لە یەک نەفێکمان تووشی حادیسە بوو بە خێرە گواستێنە بۆ مستەشفای شار. ماڵی کارمەندێک ئاوا بیکە ئەگەر نەخۆشخانە بۆ نەخۆشخانەی ئالی بە نەمرێت شوێ لەگە حادیسەی حاجێکی قورس بوو
سەری ئێش لەگەیشت بوو ماڵی ئاوا کارمەندەکە و دیگە دوگۆزە بۆ ئەهلی لەناو ئەهلەکانشە دوگۆزە بۆ بەخشین کە ئیشێکی خەیریە و کەمە پارەی کەمتر ئەسێنن یعنی ئەمە یعنی ئەوە ئەگەیەنێ ئەم نەخۆشخانە حکومیانە ئەنی بۆ خەڵکێکی داما ئەگەر هیچی نەبێت چاوەڕێکە نەخۆشەکەی بمرێت ئەگەر ئەمە دیارە بەرپرسان دەستیان لە پشتم وەزەوەی نایە لە نەخۆشخانە حکومیانە ئەگەر نەبوو نەخۆشخانەی و گوشار يعني بو زخمية وبو هم أجزاء كثيرة معقومة يقولون نخوشخانة أهلنا فلان خدمات بكار. بله. من دواي كواقش ما نكر دواي دوانزر وسيانوز ما نوع نخوشخانة بخشين شن يوم ما حجت نخوشخانة الشعر كان نخوشخانة الشعر در ما نكر نخوشخانة بخشين در ما دبقاس ما نوا التهاب الدرجة دوازدبو. شوية ساعات ما ولا نخوشخانة الشعر جايش تبصمه إتهابات. يعني هذا او كرهجم نقال يا دوله نخزعني لهين بولا باوشي أنس نخوشكتان لخستخانة لتشاوديري تسربو بلين بله لعناية مركزة بو بله اینجا بام یەک نمونەت بدەمێ ئێستا لە هەموو شاری سلێمانی بگرە لە هەموو کوردستان خەستەخانەی بەخشین ئەمە یعنی ڕیکلام نییە ئەمە واقعەکە و من بۆ بینەرانی بەڕێزی ئەجێڕمەوە هەموو خەستەخانەکانی هەرێمی کوردستان تایان نییە شەوانمانەوە لە چاودێری ورد لە 750,000 دینار کەمتر بۆ یەک شەو تایان نییە نازانم مەگەر خاتری بگیرێ زۆر ئەگەر 600,000 لێ بسەندرێ بەڵام لە خەستەخانەی بەخشین کە جیازێکەیە من جاریشکە ئاماژەم پێ کردووە ئەو ئامریکا پێوترێ ڤێنتیلەیتەر شتێکی لەو بابەتەیە ئەم جیازە تەنەفوسی سەناعی دروست دەکا بۆ ئەم نەخۆشە بۆی مێشتی نەوەستێ بۆی دڵی نەوەستێ شەوی 500,000 دینار وەرەگرن ئەگەر زۆر کەم دەرامەت بێ ئەو نەخۆشە ڕەنگە 450 و 400 لێ وەربگرن زۆر مراعاتی نەخۆشەکەن لە خەستەخانە حکوومیەکان تا ئێستا کەسم نەبینیوە بڵێ من نەخۆشم هەبووە لە چاودێری چڕ و لە خەستەخانە حکوومیەکان وەرگیرا بێ یەکسەر یان کارمەندێک یان دکتۆرێک یان پزیشێک یان کەسێک دێتە پێشەوەڵەکە کە بە قسەی من ئەەکەی ئەگەر بە گوێمەکەی بیگوازەرەوە بۆ خەستەخانەیەکی ئەهلی کایگوازیتەوە بۆ خەستەخانەی ئەهلی خەستەخانە هەیە هەر لەم شاری سلێمانیە بۆ یەک شەو 2 ملیۆن و قسوور هەزار دینار لە نەخۆش وەرەگرێ بەڕاستی ئەمە ویژدان نییە نەخۆشەکەم 20 دانە ڕۆژ لەژێر چاودێری ورد بووە لە نەخۆشخانەی بەخشین 20 دانە ڕۆژ یەک شەو لە نەخۆشخانەی شار بووە بۆ 3 دانە سەعات بای 65,000 بەنجم بۆی سەنیا مەدرسە شەخصا خۆمان بێ بۆ 3 دانە سەعات 65,000 بەنجم سەنیا لە بەخشین شەوی چەندیان لێ وەرگرتی من هاوکاریان کردم 400 لێ وەرگرتم بزانە 20 دانە ڕۆژ مامەتۆ لەوێ 20 دانە ڕۆژ 400,000 دینار ئەویش من دڵنیام ئەو 400,000 دینارە هەمووی ئەچێتە مەصرفی من کابرایەکەم کە لێ قەوما و مەشمودە ئەیداکە ینی معلومات زۆر پیا کرد لێ ئەگەر بگری 20 دانە ڕۆژ بەس لەژێر چاودێری ودەرمێن لە دوێت دە ڕۆژ لە قاوەژ یەکمان لێ دوما ئێستاش مراجعی ئێوەکەم ئەو 400 بینم ئەژن دیبن بۆ ئەوە تا ئەو 400,000 دینارە ئەچێتە بەشی جیهازەکە و ئەو ستافەی کە چاودێری نەخۆشەکەکەن 1 سنتی بۆ خەستەخانەکە خۆی نامێنێتەوە بۆ معلوماتت کاک محەممەدیان بە حکومەوەی ئەو ماوە زۆر لێوێ بیما ئەو برایەن ئیدارە زۆر بیانە ناسم کارمەندەکانی هەموویانە ناسم تقریبا حوتەش گیانتە لامە یعنی هەر برایەک هاتی هەر کەسێک هاتی کاکە نیمە ئیسان ئەوەی وا مثل سەورۆ زەمیان زۆر لە نەخۆشخانە لە هۆڵی احتیاطی چوش داگەرەکەن کاکە ئەو چی دەزارەکەی ئێمە بۆ خۆت یعنی بە حەقیقەت بەخشین جێگای دەستخۆشیە جێگای ئەوەیە خەڵک تەقدیریان بگرێ ڕێزیان بڵێ خۆمان داگە و ئێستاش پارە سەرفەکەم لە بەخشین بەڵام ئەوان بۆ پارەنی لێوێ بەسەڵاحەکەن دەزارێن دەست و چاو خۆش بێ سپاس باوکی ئەنەس لە دروست خورماتوەوە ئەچمە لای باوکی ئەحمەد لە هەولێرەوە ببوورە باوکی ئەحمەد دەمێکە لەسەر هێڵی برام فەرموو باوکی ئەحمەد فەرموو السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشتانی دەکەمان لە هەولێر هەتا سلێمانی سپاس دەکەم دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ پەیوەندیتان خۆشبی لە ئەو تەلەڤیزۆنە خزمەت گوزاری الحەمدولillah لۆ دەستگای بەخشین لۆ خەستەخانەی بەخشەر چەندە لە هەولێر نییە زۆر سپاسان دەکەین بیا دەستگای بەخشینش بگەشتا بە هەولێر ئەو خزمەت گوزاریەتان بۆ موسڵمانانە بەجێ بگەڕێندا بۆ خوا کاک ناوکرد لەفکر دەکەم محمودی خزمەکارت فەرموو کاک محمودی برا گەورەی داکم بردە خەستەخانەک ناوێن خەستەخانەکە نارێن بەس لە تەواریەکەی دەوری 400,000 دینار مانس هەر ئاسان چەند فەحسێک
ناوی خەستەخانەکە نارم ئەهلی بوو یەک لە باڵە دەستەکان بوو باڵا دەستەکانی خۆی مەسئول بوو بەس ناوی خەستەخانەکە نارم خوا بەخشینێک بێەوەی تازەی سەر باسەکەێت و 400,000 دینار بۆ خۆم شتۆ بنێتەوە. وەڵام منیش باوکی ئەحمەد ئەمنیش دەنگم دەخەمە پاڵدەنگی جەنابەت هیوادارم خەستەخانەی بەخشین هەم لە هەولێر بکرێتەوە هەم لە کەرکووک بکرێتەوە هەم ئەوەی هەڵەبجە و ڕانیە و سلێمانی گەورە بکرێ بتوانین باشتر خزمەتی خەڵک بکەین. یعنی ئەگەر ئێمە خەستەخانەی وەکو بەخشینمان هەبێت پێویستیمان بە خەستەخانەکانی ترە بێت کە بۆ یەک شەو بۆ یەک سەعات بۆ مغەدی هەڵواسینێک لە هەولێر من خۆم لەگەڵ نەخۆش بوومە تەنها یەک مغەدی بۆ هەڵواسراوە یەک سەعات 55,000 دیناری لێ وەرگیرەوە لە خەستەخانە. محمود ئەبی شەوێ 1 ملیۆن دینار. بەڵێ کاک محمود ئەدێ شەوی 1 ملیۆن دینار هەیە ساری شەوی 1 ملیۆن خۆی فرۆشتیە 1 ملیۆن بزانە ئێستا مەسەلەن لەگە بەخشین چەندی فەرقا یعنی بەخشین حسابکە حکومیە ئەو خەستەخانە حکومیان هەر ئەسلەن ڕێزت ناگەن ئەگە واستێک شتێکرد نەبی هەر ئەسلەن بەخۆ دەبیستیار دوێنێ کاکەوەرن چاوکەم ڕحەکەمن ئەوا دەکەن ئەوا بکەن ئەوا بکەن یعنی لەگە ڕێزن و هەمیان باش خراپی لە هەمووی هەیە بەڵام بەڕاستی چاوەڕوان دەکەین دەکەکتان لێ بریتەوە بەخشینش بگەینە ئەو مەتیقانە هەولێر دهۆ خزمەتی دەستانێ بکەن ئینشاءالله بێگومان بگاتە هەولێر بگاتە دهۆک بگاتە کەرکووک هەموو وڵای بگاتە کەرکووک بگاتە ئەو جیانە بەڕاستی خەڵک فەقیرە بەڕاستی خەڵک مۆزەفات نیتی. بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک مەحموود لە دهۆکەوە. مامۆستا محمود چۆنی باشی ئینشاءڵڵا چۆنی کاک مەحموود گیان سپاسە دەکەم براکەم سپاس دەکەم مامۆستاکەم. وەڵام مامۆستا کە ئەو حکومەت بوو چی خزمەتگوزاری لە خوشخانە حکومیەکان ناکەتەوە بەداخەوە ئەمە کە ئینسان ئاخر کەسی بە مەسلحەتی ئەم حکومەتەوە بە هزبی ئەم حکومەتەوە ئەمە بە نەخۆشخانەکان بەکەدە نەخۆشخانی ئەهلی بۆ پارەی بەڵێ احتیمامی نادەتە ئینسانەکەی و بەداخەوە حتا کارمەندە نەخۆشخانی لە حکومیەکان بە شێوازی ناجان لەگەل نەخۆشەکان قەسە دەکەن زۆر جار دەنگی بلند کرد لەسەر نەسەخەکەی ئەوە بەکە ئێشی دەستەکەی بەبەرتە ئێشی دەروونەکەی ئەمە یەکەمیان. دووەمیان من لە حەز دەکەم کە لە شاری دهۆک کە نەخۆشخانەی بەخشین دروست بکاتەوە زۆر لە خەڵکی شاری دهۆک بە فەقیر و کەم دەڕامەتە مامۆستا محمود. بەڵێ دەستەکانت خۆش بێ وڵای ئێمە ژیوادارین بە هەمان شێوە دەنگمان نەخەینە دەنگ پاڵی جەنابەت دەنگمان نەخەینە پاڵدەنگی جەنابەت سپاسە دەکەم موفەق بی کاک مەحموود جان دەست خۆش بۆ پەیوەندەکە سپاس. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بۆچی خزمەتگوزاری لە نەخۆشخانە حکومیەکان پەشگوێ خراوە بەڵام نەخۆشخانە ئەهلیەکان و نەخۆشخانە تایبەتەکان بایەخی پێدراوە. کاک ئاسۆ لە هەولێرە وەرەگرم. کاک ئاسۆ فەرموو. کاک ئاسۆ. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان باشی؟ جانەکەم کاک ئاسۆ سپاست دەکەم. سلامت بیاخوا. مامۆستا سەبارەت بەو بابەتەی نەخۆشخانە حکومیەکان و نەخۆشخانە ئەهلیەکان. بەڵێ. ئەما وەکو خەڵکی هەولێرێ لە هەولێر دوو ڕێمان لە پێشە. باش. ئەوەی پارەی هەبی مەسەلەن بیەوێ نەخۆشەکەی نەمریتن ئەوە دەیباتە ئەهلی ئەوەی پارەشی نەبیتن ئەوە بە ناچاوی دەیباتە خەستەخانەی حکومی و دەمریت و خوعافیزی وەتا لە خەستەخانەی ئەهلی نامرێ و لە خەستەخانەی حکومی دەمرێ ئەوە شۆکارەکەی ئەوەیە مامۆستا گیان گیانی مامۆستای بەڵێ هۆکارەکەی ئەوەیە ئەگەر حکومەت مەسەلەن
خزمەتی ئەو دکتۆر و مۆزەف و شتانە بکە بە جوانی حسابیان لۆ بکە مەسەلەن ئەوانیش بە جوانی حساب لۆ نەخۆشی دەکەن خزمەتی نەخۆشی دەکەن بەس ئەو هیچ لۆ دکتۆری ناکە هیچ شتێکی لۆ ناکە ئەویش ناچارە نەخۆشەکەی ئیهمال کاتن بەتاکید دەستەکانت خۆش بێ کاک ئاسۆیجان مۆفەق بیبرام زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت خوا ئاگادارت بێ یا ڕەبی کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم کاک پۆڵا سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت لە کارمەندەکانت کاک مەحموود ئەزیزی ئێمەی سپاس دەکەم جارێ پەیوەندی تر وەرمەگرێ کاک دابان بۆی هەندێک کۆمنتیش بخوێنمە دوای کاک پۆڵا فەرموو کاک پۆڵا بەڕێزی کاک مەحموود خۆمان دەزانین لە کوردستان سیستەمی بەڕێوەبردننی و ئیدارەدانی وڵات چۆنە سەرەتا لەسەر بنەمای حزبایەتیە ئایا دابەشبوونەکەش لە هەموو سێکتەرەکان هەر ئەوەی نەگرتۆ بێگومان ئایا نەخۆشخانە حکومیەکان بۆ پشتگوێ دەخرێ ڕەنگە یەک وەڵامی پێویست نەبێ و دەیان وەڵامی هەبێ بۆ ئایا ئەو پزیشکە بەڕێزانەی کە سوێندیان خواردە لە پیشەکەیان کە پیشەیەکی پیرۆزی مرۆڤ دۆستە لە لای خوای گەورەش پیرۆزە ئایا ئەوانە کە لە نەخۆشخانە حکومیەکان دەوام دەکەن چۆنیەتی بەڕێکردنی نەخۆشەکان و هەمان پزیشک ڕەنگە هەموو کەس زۆر کەس دووبارە بینێتەوە لە نەخۆشخانە تایبەتیەکان یاخود لە عیادەکانی خۆیان ئایا بۆ چارەسەری ناکە کەواتەوە ناخی مرۆڤەکانە دەبێت لێرەوە بیهێنین بەڵام کە جلەوی مرۆڤەکان ناخیان داماڵدرا لە مرۆڤ دۆستی لە پەیامە پیرۆزەکان دەبێت سیستەم ڕێ لێ بگری کاک مەحموود دەبێت یاسا ڕێ لێ بگری داخەکەم تا ئێستا لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان هەڵساوە لە کاتی هاتنی کۆڕۆنا ئامارێکیان کردووە سەردانی نەخۆشخانە بە پرسەکان لە ناو دوو کەوانە ئەهلیەکان کە ئەهلین چێن چێ مۆڵەتیان پێدەدا چێ ڕێگایان پێدەدات چێ پشتیان هەیە ئایا ئامارێکیان کردووە لە هەمووی سەیتر ئەوەیە لە کەناڵەکان پزیشکی نەخۆشخانە تایبەتیەکان زۆر ئاسایی لەبیری دەچێتەوە دەڵێ تا ئێستا چارەسەر و عیلاجی کۆڕۆنە نییە شتێکی وانە زگە لە بای ئەی خێرە جەنابەت 2 دەفتەر 3 دەفتەر لە نەخۆشخانەکەت لە خەڵکت وەرگتۆ بە ناوی چارەسەری نەخۆشی کۆڕۆنا فێڵ بات داماڵ لە بەها مرۆڤیەکان کە دەزانی هیچ حەبێکی تایبەت نییە تا ئێستا جگە لە ڤاکسینی کۆڕۆنا تۆ چۆن لەگەر هاوڕێک پۆڵبڕەکانت لەگەر شەریکە دزەکانت لەگەر نامرۆڤەکانت بە چەندان دەیان ناسم کاک مەحموود 2 دەفتەر 3 دەفتەریان لێ وەرگتووە کەتی کۆچی دوایی کردووە خۆی دەڵێ چارەسەر نییە ئەی بۆ بای دەفتەرێکت دەرمان بۆ نووسی خۆ تەنها نەخۆشی کۆڕۆنێ کەواتە دووڕووی لە ناخی مرۆڤەکان لێپرسینەوە نەبوو وڵات بەرەو هەڵدێر دەڕوا دڵسۆزی نەبوو وڵات بەرەو هەڵدێر و پەرتەوازەیی دەڕوا خەریکە هەموو دابوو دەستگاکانی حکوومەت دەبێتە کەرتی تایبەت ناخی قوڵایی پرسیارەکە ئەوەیە چێن ئەو کەرتەی تایبەتیە خۆ خێڵی سیاسیە فەرمانڕەواییمان دەکا کاک مەحموود خێڵی سیاسی ئەندامانی خێڵەکان لە کوڕی بچووکۆ تا بوڕی گەورە و زاوا و پوزا و ئامۆزە ئەوانە هەموو پێویستیان بە ملیۆنان دۆلارە کە نەخۆشیەکەی وان شۆڕشەکەی وان دیارە بۆ ئەوە بۆ ئەگەر نا چۆن دەبێت پشتگوێ بخرێ نمونەیەکی سەیرت بۆ دێنمەوە هیوادارم ئەوەی بە پرسەگوێ لێ بێ ئەرێ وەزارەتی شەهید و ئەنفال کراوەکان تا ئێستا هێسک و پرووسکی پیرۆزی ئەنفال کراوەکان لە بیابانی سەماوە لە عەرعەد لە نەمرود لە ڕوومادی لەژێر پێی عروبە شۆفێنیەکانە ئایا وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوان تۆ بۆ خەمت نەخوارد لە ڕێگای ڕێکراوە مرۆڤ دۆستەکان خاوەنی وجدانەکانی دەرەوە هێسک و پرووسکی هەر ژمارەیەکت پێ نابایەوە دەزانم دەڵێ دەیدەینە کەرتی تایبەت کەواتە دەبێ کە سوکاری شەهید و ئەنفال کراوەکان چاوەڕێی کۆمپانیایەکی بچووکی فری و دەری حزبی بێ تایبەتمەند بێ بەهێنانەوەی پرووسی کێشەکان زۆر دوورن ناخەکان داماڵدراون لە نیشتیمان پەروەری لە مرۆڤ دۆستی لە خواناسیش تەنانەت بگرە ئەندامانی پەرلەمان تا ئێستا چۆن بە سەردانی ئەو پزیشکە نەخۆشخانانە بکەن ئایا چەندە ڕێژەی چارەسەرکردن کە سوکاری نەخۆشەکان گلەییان چییە لەسەر چ بنەمایەک پاریان لێ وەردەگیرێ لە نەخۆشخانەیەکەوە جیاوازە نرخەکەی لە نەخۆشخانەیەکی تر کەواتە بە پێی
بە ئاسپەرزی بەرپرسەکەی کە خاوەنی لە پشتی نەخۆشخانەکەیەوە نرخدادن لێ بۆیە مناڵی بەرپرسێک نابێنێ ڕوو لە نەخۆشخانەی حکومی بکە بۆیان دەیانەوێ بێ بەهای بکەن بۆیان دەیانەوێ نیشتیمان والێ بکەن متمانە بە هیچ دام و دەستگایەک نەبێنێ. دەست خۆش کاک پۆڵایگیان. کاک مەحموودی بەڕێز. بەڵێ دەست خۆش کاک پۆڵایگیان. سپاسە دەکەم کات ببەخشین بە هاوڕەکانت. ئەچمە لای بەشێک لەو کۆمنتانە یاسین قادر ئەڵێ بۆ ئەوەی خەڵک بچنە نەخۆشخانە ئەهلیەکان ئەوانی شەریکیان هی بەرپرسێکە. سەنا ئیبراهیم ئەڵێ لەبەرەوەی وەک پێویست ڕێزی مرۆڤ ناگیرێ زۆر بەداخەوە کامەران نووسیوێتی چونکە سوودی هەژارانی تێدایە بۆیە پژوێخراوە. عزیز ساڵح نووسیوێتی بۆ ئەوەی بچنە نەخۆشخانە تایبەتەکان. پەیمان عەلیش ئەڵێ بەداخەوە بازرگانی بە هەموو شتێکەوە دەکرێت تەنانەت گیانی مرۆڤیش. شنۆکاروان ئەڵێ لەبەرەوەی خەڵک ڕوو بکەنە نەخۆشخانە تایبەتەکان کە هی بەرپرسەکانە. هەروەها شادان ئیبراهیم ئەڵێ لە پێناو بەرژەوەندی گیرفانی خۆیان گرنگی نادرێت بە نەخۆشخانە حکومیەکان. هێمن بەهزت ئەڵێ بەرپرسانی کوردستان نەک باوەڕیان بە نەخۆشخانە حکومیەکان نییە بەڵکو بۆ چارەسەری خۆیان ڕووناکەنە نەخۆشخانە تایبەتەکانی خۆیان بەڵکو دەچنە ئەوروپا. ئەمە ئەو پەڕی بێسیقەیە بەرامبەر کردی تەندروستی لە هەرێمی کوردستان. شاخەوان کاوانی ئەڵێ تا خەڵک ئاوا بێدەنگ بێت ڕۆژ لە دوای ڕۆژ چاوەڕوانی قەیرانی نوێ بن بە سپۆنسەری حکوومەتی هەرێم. محمود عوسمانی ژەڵێ بێوەفایی کاربەدەستان و بێغیرەتی و بێدەنگی خەڵک ئەم دۆخە ناهەموارەی کوردستانی دروست کردووە. پەیوەندیەک وەرەگرم محەممەد لە هەولێرەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی لێ دەکەم یەکەم جارەوە تەلەفۆن بکەم لەوە جەنابەت. گەلە خۆشحاڵم سپاست دەکەم ئینشەڵا دوایین جاریش نابێ. وەڵا بەڕێزم دەربارەی ئەو نەخۆشخانە من یەک بەخۆم یەک لەوانە بووم کە پارەی زۆریان لە مۆرگرت کە زۆر نەخۆش بووم. 17 ڕۆژ مامەوە یەک لە ئەهلیەکان نێزیکی 2 دەفتەر 3 دەفتەرمدا بەڵام بە موعجیزە خوای گەورە ئەمی ڕزگار کرد. ئەگەر نا زۆر پارەی تەواویان لە من وەرگرت بەڕاستی. چەندیان لێ وەرگرتی بۆ 17 ڕۆژ کاک محەممەد؟ 17 ڕۆژ 19 ملیۆن و 500 نووسن هەموو شەویش 150,000 بەس حەبوو دەرمان کە دەهاتنی شاعشیان وەردەگرت ئەوەی کە عارەبانەکەی دەی هەژوست کەم کۆڕۆنام لە بنتی هازی بووم کە دەهاتن بەس ئەوەی ئەو جیازەکەی دەی نەبیست پێنجی دەنووسی بێزگە لە ئیشاعی یعنی نییە کە کارەساد و بەڕاستی یعنی ئێستا دەجەمەوە جەماعەتێ من هەموو بە قەرد و فەرد و بەڕاستی بەس الحەمدولله کە خوای گەورە منی نەجاتدا زۆر شکر لە بۆ خودای ئینشاءڵڵا خوای گەورە شفای هەموو نەخۆشەکانی دەدا. الحەمدولله ئەلێ وەڵڵا بەڵام پارەی زۆر قەردارمامەوە زۆر تووشی کێشە بووم الحەمدولله. ئەوەیە دنیای تەبەقی و دنیای سەرمایەداری ئەوەیە جیاوازی دروستکردن لە نێوان خەڵک و پێکهاتەکان و لە نێوان زەرد و سوور و شین و سەوز و ڕەش و سپی بەڕاستی زۆر مع الئەسەف بۆ ئەم سەرمایەدارانەی کە هەموو غەمیان بەس کۆکردنەوەی پارە و خۆ دەوڵەمەندکردنە دوجار دوو بەشی تێدایە یان بەشێکی بۆ خۆیان بە داوا دەرمانی سەرفەکەنەوە یان بەشێکی بۆ قیامەتیان قوڕیان بۆ دەگیرێتەوە بەخوا پێی ناپەڕێنەوە لەسەر پردی سیڕات ئینشاءالله. بۆیە باسم کە تەداخڵم کرد یەکەم زانە بچکە من بەخۆم بەسەر خۆم هاتووە بەخۆم لەوێ بووم بەخۆم دیتم یعنی چتیوان دیت پێی ناوێت زۆر باز بکەم. دەستخۆشتەوە خۆی گەورە الحەمدولله ئینسان هەزار جار خوا بەکردی دێ ئەگەر نا ئەوانی تکا هەموو خین مژن بەڕاستی ئینسان تەوەکل لەسەر خوای کە سپاس بۆ ئەڵڵا تەعالا خوای گەورە قەت ئەوەی ناکە بەڕاستی ئەگەر نادۆ من یعنی وها خەتەر بووم بەڕاستی یعنی هەموو برابووە یعنی گوتیان حتى هەموو شی حاضرکەن میمردنێ الحەمدولله. لا حول ولا قوة إلا بالله. سپاس بۆ ئەڵڵا تەعالا دەست خۆش بێ ئەخوا کاک محەممەد جان. زیاتر ئەوە نەکەم سەلام عەلیکم. سپاس بۆ تۆش وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. ئەچمە لای کاک جەوهەر لە سلێمانیەوە. کاک جەوهەر جان. بەڵێ سلام عەلەیکم محەممەد جان. وعەلەیکە السەلام ورحمة الله برای جان. خۆشە بەرنامەکەم خۆشەویستەکەم. سپاس دەکەم ئەزیزەکەم مەمنونی جەنابتان. وەڵام نەوێت نمونەیە بجێڕمە لەسەر خەستخانەیە کە نەخۆشێکمان هەبوو ئێمە تقریبا 8 ساڵەم پێدوا بێ ئێستا چۆن بێ. بەڵێ. لە سوتاگا مۆزایەکم سوتا بوو من ماڵم لە ئەمزۆری قامیشانە. باش. ڕقم دانەوتم هەر پێویستێ شتێک بوو من نێزێکترین کە سوتارم تەلەفۆنم بۆ. یا ڕەبی دەست تەلەفۆن بکەم تقریبا دوا ناخواردن بانگی شێوان کیان کاکەوەر بەلای نەخۆشکەدا عیلاج بێژ لە خەستخانە عیلاج نییە.
وڵامی ڕۆیشتم خەری بە تەکسی بڕم ڕێەکەشم ێوا کوورم نەفی بابوو بە تەکسی بڕم بە پیانە ڕێن ساخەسانی گەینە لارێش حاڵەکە زەرور بێ و نەخۆشکەما خەتە لەچم زۆر لە سوتا بوو واکە چومەیەکانە ئێوارەشم خواردنیان بەورم نیان هێژە پێیان بۆ چیاتوە کار تۆ هەمیسانیوار نەمانێشتووی تم کاگەکە وڵای نەخۆشان پێویستێتی و داوایان کردوە ئیلاج بێم لە دەرەوە یان بڕۆژەوە چونکە لای نەخۆشتن چییە و تێڵە ئەم وەرەقیان بۆ داناوی بڕۆ ئەم علاج وەڵامیش نەمزانین تەمەسێت هەر خێرا ڕۆیشتم بۆ شەو ڕۆشەمەی فلکەی دەستەکە وڵا چوم دوو کەسم لە پێشە بۆ سەیدەلێکی وڵات تەسویلم کرد و پارچە حەپی دامە حەپی ماعیدە هەیە ها وردەکە بەقەد ئەوە دایمەوتم بەڕێژە هەر ئەمەی وڵا هەر ئەمەی ئەرە وڵاتم ئەم بای چەندە وڵا بای 250 دینارە 250 دینارە گوتم چەندی 250 گوتم بەڕێژە ئەمە چۆن بای ژەمەوتی بەرە وڵا بای وەندەیە ئەم ئافرین بۆ خەسانەی سوتاوەکە يعني حش الله بيرن ببازك يعني بلا ويك شلون جرامته لاني جوان لبي يمتي كان على مشي يعتدوا بيان كم خسانه شي حبيب يوسف بنجا حزاريتي النبي خو ما خسانه سوتاوي اما بدل بقى خسانه خوش بيه ويا اخي ولا ما له تكسيبهم ليش بتكسيبهم دست خوش او نمونه او نمونه بيزاري بنمشي عمل عشان ما كريس حسابكم كرام كذا باشتبوا يعني باي او بيها يعني ايبن نبيها ما باشي حش سالم بيشم كاغ محمود برجان يعني فهموا كسيجيرو هيلك كاغ خزب گزاري باشا حش سالم بيزم رويا حش سالم فيش والله راستك والله راستك بس خوش بناو قالك يا اخوات دست خوش به سپاس بو جنابي شد دستی توش خوش انا حاسم باستفاده جمال لين غير خامي شاي خلفي سرقالو تواوا دەسەکانت خۆش بێ نمونەیەکی جوانت هێناوە ئامۆزاکەم ناوی نازدار بوو نانە نمونەیەکی جوانت هێناوە تەواو تەفاسیلی کەی ناوێ ئەوە باشترین نمونەیە حەپێکی 250 دیناری لە خەسەخانەی سوتاویان نەبێ ئەوە کارە ساتە کاک نەوزاد لە سۆرانە وەرەگرم بەڵێ فەرموو کاک نەوزاد بە پارتە شارێک ئینشاءالله بەشداری ئەەکەم ئینشاءالله فەرموو توخوا براکەم گوێم لێ ڕاگرا دەبا بگرین بۆ گەنجی ئێستا ئەو مەسئولانە بدەینە بەمستا نەفت گرانە دەگە بەنزینی گەنجی ئێستاکە کا خۆشی و ژینی باوکی پێی دەڵێ دەبیژن بینی کرێکەی خان و لە شوێن دەربینی نەفت بۆ فانۆس لە شێ بستینی دوستانە ساردا کو بقەتینی دەستەکانت خۆش بێ کاک نەوزاد گیان کاک نەجم لە چەند چەماڵە وەرەگرم بەڵێ کاک محەممەد باشی گیانەکەم کاک نەجم سپاس دەکەم کاکە گیان بەرنامەکە لەسەر نەخۆشخانەکانەوە بەڵێ خێزانم لە ماڵەوە کەوت ڕانی لە دوو سێشتا مانگو نوێ پێشیستا پار پارەکە ئەم کاتە پارەکە ئەم کاتە برمە خەسخانەی چەمسەماڵ خەسخانەی گەورەی چەمسەماڵ و دەنکاکە ئەمە لێرە چاری نیە ئەبێ یەکسەر بە ئافرۆ بە سلێمانی باش ئەم کاتانە بە شەو گەشتنە سلێمانی وتیان هیچی بۆ ناگرێ ئیستا باشەکەینا دەرزیەکیان لێدا و ئەنە حەبوست و وتیان ئەوێ بەیانی دکتۆر بێ لەسەری دکتۆر ئیسماعیل بەنەشینەوەی باش بەیانی ڕۆشتەوە هاتدەوانە دکتۆر دیێسەی لە خۆشەکانیەوە نییە بەڵێ ڕۆشتم گەڕامەوە شەو لە ماڵ بووم بەیانی ڕۆشتم خۆشەکەی بەدیارێ بوو کوا دکتۆراوتی نەوەڵە کەس داتوە چۆن یەکێکم دۆزیوت وتی لەژیان لەژێ دەست دکتۆرەکە ئیشەکە وتی کاکە وەڵڵاهی دکتۆر نەیزانێ لەم ژوورێ دوایی تەلەفۆنی بۆ دکتۆر ئیسماعیل کرد وتی کاکە نەخۆشێکمان لەوێ و سیر نەکردووە وەڵڵا حاصل تەلەفۆنەکەی کەمدا بخەنە قسەی کرد لەگەڵ ماو ئەمە لە سەعات پێنجی ئێوارێ و بردوومە تاکو سەعات دەی بەیانی دەست دەرزی تێداوە لە دوو شۆڕانی شتاوە ئێستا پڕی پلاتینە وتی حەل وتی ئەگەر دایکی خۆم دێ من لەو خەسەخانە عەمەلیاتی ناکەم دایکی خۆم دێ سواڵی بۆ ئەکەم بەخوا ئەمە قسەی بوو عملیاتی بۆ ناکەم ڕۆمە دەرەوە بۆ یەکەم باشە بە دەرەوە بەچەنێ وتی 2,850,000 باش
بدمان ئەو خەسەخانەی نایسی ئەوەی سەر بەرامبەر بەنجخانەی نەڵێ بەرامبەر کوێ؟ بەنجخانەی بینایی کوێ هەمەیە لە قالاوە دی بۆ ئەملاوە بەلای مەحەلەکانەوە ئەنتەرناشناڵ بەنجخانەیە لەوە بەرامبەری خەسەخانەی ئەهلیە نازانم وەلحاصل با ناوی خەسخانەکە نەبین لەوێ چیان بۆ کردی؟ 1,700,000 تاکە بەخوا بە 2 ساعتی پێ نەچوو عەمەلیاتی کرد و هەستاوە سەر پێ لەخوا بەزاری ئەجا مەقسەدم لەسەر ئەوەی کاکە خەسەخانەکان هەمووی ئەوەیە قسەکەی تۆیە ئەگەر پارەکەی تێتەوێت دێنە دەمتەوە ڕویان خۆشە لەگەڵت ئیشت بۆ ئەکەن بەڵێ دەستت خۆش بێ کاک نەجم بەڵێ بێگومان تێبینەکە لە جێ خۆیەتی ئەوە وایە ئەو وەزع دکتۆرەکە یەکسەر تەحویلی دەرەوەیەکەیان ئەڵێ بێنە بۆ خەسەخانەکەم تەواوە یان ئەڵێ بێنە بۆ خەستەخانەکەیان بۆ عیادە ئیتر لەوێ واڵێ ئێمە لەبەر خاتری تۆ بۆ نمونە خۆی 2 ملیۆنی تێچێ 500 خاتری تۆ بێ 1.5 ملیۆن جاری واژ هەبووە مەقەست و شتی واش لەناو سکی نەخۆشە جێ هێڵراوە ئەوەشیان بیر چۆتەوە تۆپە لەفاف مەقەست تەواو دەستەکانت خۆش بێ هەڵبەتە ئێمە ڕێزێکی بێپایان و حورمەتێکی زۆر گەورەمان هەیە بۆ ئەو دکتۆرانەی کە زۆر بە ویژدانن ئەوانەی کە ویژدانی خۆیان مرتاح و ئاسووداکەن بەرامبەر بە نەخۆش چ لە کەرتە حکوومەکە چ لە تایبەتەکە ئەوە بەشێکن بەڵام پەنجەکانی دەست وەکو یەک نییە هەڵبەتە ئێمە زانین لە هەموو شوێنێک باش و خراپ هەیە باسی نمونە خراپەکانەکەین خوا نەخواسە شمولی نمونە باشەکان ناکە ئەوەی باش بێ حتممە نایباتە سەرخۆی تەواو دەستەکانت خۆش بێ کاک نەجمگیانە چمە لای کاگمیران لە هەولێرەوە کاگمیران کۆتا پەیوەندیە السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته كاغميران جان سپاس دەکەم مەمنونم دەمەوێ سەرەتا دەستخۆشی لە تەواوی کارمەند و هەرچی لە نەخۆشخانەی بەخشینە دەستخۆشیان لێکەم و جێگای فەخر و شاناب الحمد لله بەڕێزی وەرەویشم پێی نەکەتێ بەڵام بخۆ لە دەیدینی لە تەلەڤیزیۆن دەیدینین و هەر شتەکە لە بەرتاوە پێویست بە ئەوە ناکە یعنی دەستخۆشیان لێ دەکەین بەخۆی کاک محەمموود ئێستا لە هەولێر ئەمن وەکو برین تەکسیم پێوی لە هەولێر دەگەڕێم و دەسۆڕێن زادەی 30 مەتریە 40 مەتریە 60 مەتریە 100 مەتریە ئەوانەی تایی هەیە دەرێ با بە هەولێر نازانێت چی لێ هاتێ بوویتەسێ ئەو زادە و بانانە هەمووی سەدا پسێنە بەخۆی بوتێل و بار و مەساج و نازانم ئەو شتانە لە هەولێر کرا ئیستیفادەی لۆ خەرگ نییە هیچ ئیستیفادەی لۆ فەقیر نییە خەستەخانەی هەر ئەهلیە مەکتەبە هەر ئەهلیە هیچ شتێک یعنی ئیستیفادەی نییە بەخۆی خەستەخانەت هەتا ئێستا یەک ولادا هەتا ئێستا خەستەخانەی جمهوری هەیە ڕزگاریەوەی بە ڕەحمەتی سەدام حوسێنە پەیوەندی بەوانەوە نییە بۆ بە ڕەحمەت بێ بۆ بە ڕەحمەت بێ کاگمیران بەرپرسەکانە بەخۆشیان ئەگەر سەیان بێشێ ددانیان بێشێ نافتە خەستەخانەکەی خۆیتی کە نافتەوێت دەستێت ئەوروپا باش کاگمیران سەدام حوسێن بۆ بە ڕەحمەت بێ والله ئەمەش کەمیرمان نەدیتێ بەڵام سەدام حوسێن کەسی برسی نەکرد کەسی ڕاتبی کەسی نەکردی کاک ئەمت بیر زیغاتبم دزرایە پێشمەرگەمە هەر لە خانەقینە تا شەنگال ئەمنی بە کوشتندایە مەعاشی لێ دزیمە ئەولادیشیان ملیاردێرە ئەدی ئەوە چییە ئەی لۆر ئەو بە ڕەحمەت نەکەم ئەوانە بە نەحلت نەکەم خواڕوم ڕژ دەکە ئەگە ئەمن برێم ئەو حکوومەتە بکەم وەڵڵە خواڕوم ڕژ دەکە یەک سال لە شەنگال بووم 16 پیشەکەم وەرگرت باسی ئەو حکوومەتە بکەم باسی خەتەخانەی بکەم باسی مەکتەبی بکەم ئەمە چەند مانگە ددانم دێشێ وەڵڵاهی دەرێم ئەو مانگەینا ئەو مانگەی ئەو مەعاشەی کاکە پێ ڕناگەی ئەتوو 4-5 مندارت لە مەکتەبە ئەتوو هەتا مەعاشت دەدزرا هەتا بووە لێ دزیت هەتا بووە پاشەکەوت هەتا بووە نەدان ئەتوو نازانن ئێستاش ناوێری دەست لە هیچ شتێک ببەی کاکە حەچی دەستی لۆ دەبەی 2 قات و 100 قاتە بێگومان دەستەکانت خۆش فترەکانی کە کڕۆنەی گرتبوو چینە ئەو خەستەخانەی لای برێن وتت ناومەدا گەناوەکەشم دەدا ئی کابرای دەورەمەندی مەسوولە هەندێک دەرمانی لۆنسی بوو بای 600,000 بەس دەرمانەکە ئەدی قوڕ بەسەری ئەوەی نیتی قوڕیشێن دەربەسەر خۆی بکە بەس کاگەیە مەحموود والله ئەوی دەنگ بداتەوانە کفرە گلەی بکە برێ ئاها بەنزین نمە ئاها خاص نییە مەحقولە خاص نەبی ئاها وەڵا مەحقولە داو دەرمانگرە مەحقولە کاکە ئەشیاگرا کاکە ئەتو دەنگ دایک و گلەی دەکەی لە ڕێخوا پێغەمبەر لۆ گلەی دەکەی ئەتوو بە خۆ دەشەدوو میلا کردیە ئەتوو
بەیعەتت دایتێ پێویست ناکە ئەوە بکە یعنی گرانە ئیشەحەنیە تاقەتی خەبخانە نیە دەستە سڕاقی ئەتو کار ڕازی بووی بەوانە دەوێت بڕازی بی بە هەموو بڕیارەکانی بە قسە بە سوکایەتی کردن بە ئیسلامەکەت و بە قسە گوتن بە ئەسحابەکان و بە سوکایەتی کردن بە دایکمان خێزانەکانی پێغەمبەریش دەبێت ڕازی بی ئەگەر نەشت گوتی بین لە سەشانت دوستدا چونکە ئەتو ئۆکەیت لۆ کردیە ئەمن بەڕاستی برم کاک محمود بەڕاستی ئەتو پێشکەشکارێکی داچی ئەگەر وانە بیت و حەکەی لەم نەمێت چێم گوتم بە ئەشهەدووە و پێشکەشکارێکی داچی بەڵام ئێستا ئەشهەدوو ئەتو پێشکەشکارێکی داک و مەرد و لە خوا ترس و دیندار و حەق بێژ و ڕازگۆ و دەمپاک و هەموو شتێک یعنی پێویست ناکە من ئەوەم لەسەر نییە یعنی بەس من بەیەکەشی فاسد و فاسقی درۆزن کەزا برێم ئەشە دەمبی لە فەضل من الله فەزلی خۆیان بەسەرمانەوە الحەمدولله سوپاسی خوا ئەکەین لەسەر ئەو شاهدی دانەی جەنابەت من سوپاسی جەنابیشە دەکەم کاک میران ئەگەر بێت و ئێستا یەک قسەی کە تخواخێت با قسەی ئەگەر بێت و ئەنگۆچی ئەو حیزبە دەسەڵاتە پارە و هێستا نەبا مەسەلەش کوردیە دەرە گورگ و مافێکە ئاوی دەخوات بەخوا برام بە چاوی سەر دەمان بینی گورگ و مافێکەوە ئاوی دەخوات وەڵا خوا بکەم ئەوی لە گیرفانماندایە ئەوەشمان لێ وەرنەگرنەوە و وەڵامی بە تاکید ئەوەی کە هەمانە پێی بژێن لەسەر بەرزانە پارەبایە مۆلیدەیە پارەی نازام قفڵکردنەوەی هەر ڕۆژێک لە دەرکە دەدا ئەوە پارەی بارانە دوو ڕۆژی کە پارەی هەموو شتەکە تێتە سەر بەو دەستە بداتێ بەو دەستە دووقات لێت دەستینە دەرۆزە دەکەیت هەرچی دەکەی مشکلەی وی نییە مشکلەی ئەوەیە خڕکێەوە دەستەکانت خۆش بێ سپاست دەکەم کاک میرانجان موفق بیبرایەکەم خوا ئاگادارت بێ یا ڕەبی خوا لەگەڵ بێخوا بینەرانی بەڕێز و خۆشەویست دوانگەی خەڵکتان پێشکەش کرا تا ئاڵلقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه